سڵاوتان لەبێت ئەوەی هەمیشە جێگەی پرسیار و گلەی پسپۆڕانی بواری ئابوووریە ئەوەیە کە هەرێمی کوردستان بۆ تا بازارێکی گەورە بۆ ساختکردنەوەی کاڵا و بەروبوومی کشتتوکاڵی جیهانی پرسی بەرهەمهێن و بەرخوردیان ئەوەی پێدەگوترێت بەرهەمهێنان و ئیسیلاک و بەکاربردن دروستکردنی هاوسەنجی لە نێوانیان بێگومان سیمایەکە لە سیمایەکانی ئابووری سربەخۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان جگەلەوەی دروشمی پشتبەستن بە کشتتوکاڵ وەکو سەرچاوی دیکەی داهاتی هەڵگرتووە لە سەرەتای دەست بەکاربوونی شێوە چەندین جار ڕایگەیاندووە کە دەیەوێت خەڵکی هەرێمی کوردستان لە بەکارهێنەرەوە ببنە بەرهەمهێنەر بێگومان پرۆژەی بە بازارکردنی گەنمی جوتیاران یەکێکە لە هەنگاوە گرنگەکان بۆ ئەوەی هاوسەنجی لە نێوان بەرهەمهێنانی ناوخۆیی و بەکارهێنانی گشتی دروست بکرێت مەبەست ماوەڵقەی بەرنامەی هەنگاوی نوێم تەرخان بکەم بە پرسی هاوسەنجی نێوان بەرهەمهێنان و بەکاربردن لە سێکتەری کشتتوکاڵ و بە دیاریکراویش لە بەروبوومی گەنم ئەمیش بە میوانداری خات و بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان خات و بێگەرت بەخێر بێت پرسی بە بازارکردنی گەنمی جوتیاران یەکێکە لە تەوەرە گرنگەکانی ئەو جاری بەرنامی هەنگاوی نوێ بەڵام لەگەڵەوەش ڕەنگە کۆمەڵێک پرسیارمان لەسەر بەندا و پرسی وشکە ساڵی ئەوانە هەبێت بۆیش ئەمەوێت کۆمەڵێک ئەم بەرنامە ئیستیغلال بکەم بۆ کۆمەڵێک پرسیار بەو هیوایام کە وەڵامی ڕاشکاومان دەستکەوێت بێگەرخان لە 2/11 ساڵی ڕابردوو بەردی بناغی پرۆژەی بە بازارکردنی گەنمی جوتیاران دانرا ئێستا دەبینین ئەم پرۆژەیە کەوتۆتە واری جێبەجێکردن ئەم خێراییە چۆن زۆر سپاس کاک ڕەگەز طبعاً ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ لە دوای تەشکیلکردنی کابینەی نوێم و دوای دەست بەکاربوونمان یەکێک لەو بەروبوومە کشتتوکاڵیانەی کە لە ئەنجامی تقریری بەڕێبراتی گشتیەکانی خۆمان لە وەزارەتی کشتتوکاڵ دەگەیشتەوە دەستی ئێمە کە ڕێژەیەکی زۆر ساڵانە ئینتاج دەکرێت خۆتان دەزانن ئەم بەروبوومە لە هەرێمی کوردستاندا کە ئینتاج دەکرێت بەداخەوە یعنی جیاکاری و نادات پەروەریی زۆر هەیە لە نێوان جوتیارانی هەرێمی کوردستان لەگەڵ بەشەکانی تری عراق بە حکومەوەی کە ئێمەیان محکوم کردووە بە دیاریکردنی بڕێکی دیاریکراو لە ساڵانەدا کە وەزارەتی زراعی عراق دیاری دەکا و لەلایەن وەزارەتی بازرگانی عراقەوە وەردەگیرێتەوە ئەو وای کرد ئێمە بیر لەوە بکەینەوە کە چارەسەرێک بۆ ئەم بابەتە بدۆزینەوە ئەوە بوو ئێمە پرۆژێکمان حازر کرد پرۆژەکە بۆ بە بازارکردنی گەنمی جوتیاران و بۆ میکانیزمەی کە ئێستا دەیبینن لە قۆناغی جێبەجێکردندایە و هەنگاوی کردنی ئەم پرۆژەیە ینی لە هەرێمی کوردستان لەوە ڕاهاتوین ئەم پرۆژانە ڕەنگە بەدوشم هەڵواستێت ینی باز بکرێت بەڵام ئەم خێراییە تێدا نابینین ئەمە قسە لەسەر ئەوە بکەین ئەم خێراییە پەیوەندی بەچیەوە ئێمە کاتێک کە بردمان پرۆژەکە بۆ ئەنجومەنی وەزیران شەرحمان کرد لە ڕاستیدا بوو بەمای دڵخۆشی جەنابی سەرۆک وەزیران جێگری سەرۆک وەزیران و ئەندامانی ئەنجومەنی وەزیرانیش لەناو ئەنجومەنی وەزیران لەوانەیە ئاڕای جیاواز هەبوو بێ لەسەر کوالیتی ئەو گەنمەی کە لە هەرێمی کوردستانە بەڵام بە خۆشحاڵیەوە دوای ئەوەی کە لیژنەیەکی بۆ تەشکیلکراوە ئێمە لەم کۆبنەوەی داوامان کرد کە لە چوارچێوەی عقدێکدا حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر خۆی نتوانێت گەنمەکە بۆ خۆی بکڕێتەوە با بدرێتە کەرتی تایبەت و ئێمە داوامان کرد کە جەنابی سەرۆک وەزیران تایبەتمەندی بداتە ئەو پرۆژەیە مۆڵەتی فەرمی ڕاستەوخۆ پێیان بدرێ بۆ کۆمپانیانی کە دروستی دەکەن چکە لە ڕاستیدا ئەم پرۆژەیە بۆ خاوەنی کۆمپانیەکان پرۆژەیەکی مربح نییە یعنی ڕاستەوخۆ ئەوان کە وەبرهێنانی تێدا دەکەن ڕاستەوخۆ پارەی ینی قازانجی زۆریان دەست پێ کاتی بەبەست کاتی نییە نەخێرپێویستی بە تحمل پێویستی بە بڵێن تحملێکی زۆرە چکە تۆ سیر کە ئەوەی دوێنێ بۆ نمونە لە پارێزگای سلێمانی بەردی بناغەکەمان داناوە لە سەروی 121 میلیۆن دلاری تێدەچێت یعنی ئەمە تاوەکو ئەم پارەیە پڕ دەکاتەوە خاوەنی کۆمپانیاکە ئەنج ئەو کاتە دەکەوێتە سەر قازانج کە ئەمە لەوانەیە ماوەکی زۆری بوێ بۆی ئێمە داوامان کرد کە ڕاستەوخۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران جەنابیان مۆڵەتی فەرمی بدا ئەوە بوو بە سوپاسەوە بەڕاستی ڕاستەوخۆ مۆڵەتی فەرمیدا ڕاستەوخۆ زەویان بۆ تەرخان کرا یعنی ملزەم نەکران بەوەی کە چەندین فەرمانگە و چەندین وەزارەت ببڕن تاوەکو مۆڵەتێک وەردەگرن چکە بەڕاستی ڕۆتیناتێکی زۆر لە وەرگرتنی مۆڵەتی وەبەرهێنان هەیە بە هەر حاڵ ئێمە توانیمان و بە سوپاسەوە بۆ جەنابی سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیران و ئەندامانی ئەنجومەنی وەزیران داواکاریەکەی ئێمەیان قوبوڵ کرد ئەو بوو لەگەڵ کۆمپانیەکان کەوتینە گفتوگە و دانوستان دوای ئەوەی کە عقدەکە پێداچوونەوەی پێداکرا محتەوایەکەی بە شێوازێکدا ڕێژراوە کە هەم حکوومەت بەرپرسیارەتی لە سەرشانە بەرامبەر بە کۆمپانیانە هەم کۆمپانیەکان بەرامبەر بە حکوومەت و بەرامبەر بە خەڵکیش بۆیە بەڕاستی من دەمەوێت ئەمەژت بە ڕۆتین کرد بێگەرخانیانی واتە سەوەر دەکەم یان ئەوەندەی بزانم
پرسی کارنامەوەی کارنامە هاتووە پێکەوە گرێدراوە بۆ نمونە کشت و کاڵەوە بەبەرهێنان بە پرسی و ڕۆتین ینی وەکو دۆمینەیەکەی بینون زۆر زار کاتێکە پولێکی لێ دەربێت بە دوای یەکەوە ناکەون پێتان وایە کە ئەو هەمە هەنجەیە کە لە نێوان بەشەکان هەیە ینی بۆ نمونە وەبەرهێنان لەگەڵ کشت و کاڵ تا چەند ڕنگدانەوەی خودی ئەو کارنامەیە کە حکومەتی ئێوە لەو کابینێدا هەڵیگرت ئەزانی کاگڕەگەس بەشێکی ئێمە طبعاً هەموو وەزارەتەکان و دەستەکان لەسەر بنەمایە کار دەکەین کە پێی دەوترێ قانون و تعلیمات لە حکوومەتی هەرێمی کوردستاندا یعنی ئێستا من بۆ خۆم بۆ نمونە لە وەزارەتەکەی خۆم دەستم کردووە لە سەرەتای دەست بەکاربوونم من تعلیماتی وەزارەتەکەی خۆم هەموار کردوتەوە بووم بۆ ئاراستەیە کە دەبێت کار ئاسانی بکەم بۆ کەسێک کە ڕوو دەکاتە وەزارەتەکەی من ئیشەکانی لە جیاتی ئەوەی کە بە 2 مانگ تەواو بێت دەبێت بێتە سەر 2 هەفتە یعنی بەو شێوەیە ئێمە خەریکی هەموارکردنەوەی تعلیماتین هێشتا ماوە چونکە تۆ تعلیمات مەسەلەن تعلیماتێک کە لە بەرمەبنەی قانونێکدا دەندرێ و چەندین ساڵکاری پێدەکرێت ینی لیجانی بۆ تشکیل دەکرێت جاری وهەیە 4 مانجی بردوێتەوە وەکو تعلیماتێکمان هەموار کردوێتەوە و تا دەچێتە وەقایع و بڵاو دەکرێتەوە و اینجا ئێمە کاری پێ دەکەین بەڵام اینجا ئەوە بۆ ئێمە و بۆ هەموو دەستە و بۆ هەموو ینی بڵێ بەڵێ لەبەرەوە کاتی پێویستە یعنی حکوومەت کە باز لە چاکسازی دەکا ئەوە نییە بڵێ من بۆ نمونە کە دەچمە ژوورێک پلاکی کارەباکە دادەدەمەوە ڕووناچی دێتە ناو ژوورەکەم کە دەچمە دەرەوە بە ئارزوی خۆمە کوژانەوەکەی یعنی تۆ کە باست لە هەمواری قانون و تعلیمات کرد کاتت پێویستە یعنی دەبێ ئەمانە هەمووی لیجانی تایبەتی هەیە مختصی هەیە یاسایی پێداچوونەوە دەکات دەچێتە پەرلەمان پەسەند دەکرێت بۆی ئێستا حالیەن تەنانەت پرۆژه یاسایی پێداچوونەوە بڵێن بە قانونی وەبەرهێنانیش حازر کراوە و دەنێردرێ بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوی پەسەند بکرێت بۆی ئێمە لەگەڵ یەکتریدا من بە ویژدانەوە بێڵم یعنی من دوێنێ لە مەراسیمی دانانی بەردی بناغی پرۆژەی بازارکردنی گەرمی سلێمانیدا بە ڕاشکاوی ئاماژەم بە سەرۆکی دەستەی وەبەرهێنان کردو لە هەرێمی کوردستان کە بۆ ئێمە وەکو کەرتی کوشت و کاڵ بەڕاستی پشتیوانێکی گەورەیە و بەڕاستی کاراسانی زۆرمان بۆ دەکا کە ئەمە وای کردووە سەراحەت دەرگای بۆ ئێمە کردوتەوە من دوێنێ ئاماژەم بە نسبەیەکدا لە بەرەو پێشچوونی ئاستی وەبەرهێنان لە بواری کەرتی کشت و کاڵدا لە 1.5 و کاتێک کە دەستمان بەکار کردووە بۆ ڕێژەی 108 ئەمە مژدەیەکی خۆشە بۆ ئەوەی کە ڕۆژدا ئەم ڕێژێش کە زیاتر بێت بەتەکید ئێمە لەوانێت تاوکو کۆتایی کابینە بەدەیان پرۆژەی دیکارنا بەردی بناغی دانین و لە بواری وەبەرهێنانی پیشەسازی کشت و کاڵیدا بچینە پێشەوە جگە لەوەش بەڕاستی کۆمەڵک بڕیاری تر کە لە حکوومەت لە ڕابردوودا بۆ کەرتی کشت و کاڵ نەکرابوو با من هەندێک لەو بڕیارانت پێ بڵام بۆ نمونە دابەزاندنی نرخی کارەبە بۆ پرۆژە کشت و کاڵیەکان یعنی ئێستا نرخی پرۆژەیەکی کشت و کاڵی کە لە بواری نرخی پرۆژەیەکی کشت و کاڵی کاتێک کە ئێمە ینی مۆڵەت وەردەگرێ ئێمە تەئیدی پێدەدەین بۆ وەزارەتی کارەبا دێتە سەر 30 دینار بەڵام بۆ بازرگانی 130 دینارە یعنی ئەگەر سەیری جیاوازیەکەی بکەی زۆرە جگەلەوە ئێمە لێخۆشببوونی گومرجی بە درێژایی ینی دروستبوونی حکوومەتی کوردی لێخۆشببوونی گومرجی نەبووە بۆ هیچ بەروبوومێکی کشت و کاڵی بۆ هیچ جۆرە ئامێر و مەکائینێکی کشت و کاڵی لەم کابینێ ئێمە توانیمان دەستەبەری لێخۆشببوونی گومرجی بکەین بۆ ئەو مادە خامانەی کە لە پرۆژە کشت و کاڵیەکاندا بەستی وەبەرهێنان بەتەکید بەستی وەبەرهێنان یعنی لە ڕابردوودا ئەوانەی کە بەس تەنها بۆ نمونە ئەوەی کە بە قانونی وەبەرهێنان مۆڵەتێکی وەردەگیر لە ڕێگەی وەبەرهێنانەوە لێخۆشببوونی گومرجی بۆ دەکرێت ئێستا ئێمە و وەزارەتی کشت و کاڵ دەتوانین لێخۆشببوونی گومرجی بۆ پرۆژەکانی خۆمان بکەین چکە خۆت دەزانی بەشێک لە پرۆژە کشت و کاڵیەکانی ئێمە لەوانەیە یعنی سەرمایەکەی کە تێیدا سەرف دەکرێت نەگاتە 1 ملیۆن دلار بەڵام پرۆژێکی کشت و کاڵی خزمەتی ئەو وڵاتە دەکا مافی لێخۆشببوونی گومرجی نەبوو ئێمە ئێستا حالیان لیژنێکی تایبەتمەندمان تەشکیل کردووە ینی لە هەفتەی ڕابردووەوە بەڕێبەرایەتی گشتەکانی خۆمانمان ئاگدار کردوتەوە کە تر ئێمە دەتوانین لێخۆشببوونی گومرجی بکەین یان لە هاوردەکردنی مەکائینی کشت و کاڵی بۆ جوتیاران بۆ کۆمپانیانی کە دێن لەگەڵ وەزارەت ئینشاءالله لە 2 ڕۆژی داهاتوو ئەعلانی ئەوە دەکەین کە چ کۆمپانیایەک خواستی ئەوەی هەیە بێت مەکائینی کشت و کاڵی بەپێی ئەو میکانیزمی کە لە نێوان 3 وەزارەت لە حکوومەتی هەرێمی کوردستان دانرا وەزارەتی ئێمە وەزارەتی ناوخۆ وەزارەتی دارایی بەیەکەوە میکانیزمێکمان داناوە چکە هەم تابلوی کشت و کاڵی بەخۆڕایی دەدەین هەم لێخۆشببوونی گومرجی دەکەین کە عیلاقی بە وەزارەتی مالیەوە هەیە زۆر بە کورتی وەڵام دێ بۆی پاکێزێک ئامادەیە ببینین جاران شتێکەوە بەناوی هەندانی جوتیاران لەوەی کە ئۆتۆمبیل و ئامێری کشت و کاڵیان پێدەدان بەڵام ئێستا ئەمە نەماوە ببوونەی قیران و گرفتی دارایی ئەوانە چه فراغیەکی ئەمەتان سۆم پڕ کردوتەوە بۆ نمونە تۆ ئامێری نادەیە بەڵام لە بەرامبەردا چی بۆ جوتیاران دەکرێت طبعا ئێمە ئەم فراغەمان بە شێوازێکی دیکە پڕ کردوتەوە دووبارە کەرتی تایبەتمان هێناوەتەوە ناوکارەکانی خۆمان لە ڕاستیدا
و ئێمە وەکوتم لە دوو ڕۆژی داهاتوو ئێمە بانگەوازێک دەکەین بۆ ئەو کۆمپانیانەی کە دەیانەوێت بەپێ ئەو مواصفات و ئەو مکانیزمی کە وەزارەتی کشت و کاڵ و دوو وەزارەتی ترکە ناوخۆ و داراییە بەیەکەوە پەسەندمان کردووە دەتوانن بێن بە ئەقساتی درێژخایەن یەکێک لە مەرجەکانمان ئەوەیە کە ئەقساتی درێژخایەن بێ بەپێی نەوع و کوالیتی بڵێن مەکائینەکان دەیهێنن بۆ جوتیاران و لێرە ئێمە ئەو زمانەی کە پێویستە هەم بۆ کۆمپانیاکان هەم بۆ یعنی حقوقی ئەوان وەکو وەزارەت هەموو ڕێکارەکانمان گرتوتە بەر ئەوان دێن کام مەکائینە جوتیارێک پێویستی پێێتی بۆی دێنە هەرێمی کوردستان بە ئەقساتی درێژخایەن دەیدرێتێ و کۆمەڵێک ڕێکاری تێدا حتمما بۆ ئەوی کە مافی کۆمپانیاکەش پارێزراو بێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لێ خۆشببوونی گومرجی دەکەین بۆی سعری مەکائینەکەدا بەزێ تابلۆیەکە بە خۆڕایی دەدەینە جوتیارەکە بۆ ئەوەی کەوکو دامێک بێ و پاڵپشتێک بۆی ئەم هەنگاوەمان ناوە کە ئومێد دەکەم لە ئایندێکی نزیک بچێتە بواری جێبەجێکردن بەزی ببین بە ئەو راپۆرتە بین ئێمە لەم کابینەیە هەوڵی جددیمان داوە بۆ ئەوەی داهاتەکانی کوردستان هەمە جۆر بکرێت و گرنگیەکی تایبەت بە کەرتی کشت و کاڵی بدەین. ئیتر لێرەوە لە هەولێر نیوەی پێویستی ئاردی هەرێمی کوردستان دابین دەکرێت لەگەڵ چەندین بەرهەمی دیکەی خۆراکی و لەسەر بەرهەمەکانیش دەنووسرێ مەید ئین کوردستان واتە لە کوردستان دروست کراوە. کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونیەوە ڕایگەاند دەیەوێت خەڵکی هەرێمی کوردستان لە بەکارهێنەرەوە ببنە بەرەمێنەر بۆیە بەو ئاراستەیە پلانی وردی داڕشت و دەستی بەکاری گەورە کرد بۆیە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن ئەو داهاتووی باسییان دەکرد لەمڕۆ دەست پێ دەکات. لە قۆناغی یەکەمدا 20 سایلۆ دروست دەکرێت هەر سایلۆیەک توانای وەرگرتی 5,000 تۆن گەنمی دەبێ واتە 100,000 تۆن گەنم لە 25ەوە دەست دەکرێت بە وەرگرتنی گەنمی جوتیاران. پرۆژەی بە بازارکردنی گەنمی جوتیاران لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی دوهۆک بڕیاری لێدراوە. جەنابی سەرۆکی حکوومەت پێش چەند مانگێک هات بەردی بناغیان پرۆژەیە دانا ئینشاڵڵا دوای کەمتر لە مانگەکیش پرۆژەکە دەکەوێتە کار و دوای ئینشاڵڵا بۆ وەختی درینەوەی گەنمی جوتیاران ئەم پرۆژەیە حاضر دەبێتن گەنمەکەی وەردەگرێتەوە لە مانجی حوتیشدا بەرهەمەکانمان دەکەوێتە بازار ئەو خۆی لە خۆیدا هەموو شتێک ڕوون دەبێتەوە کە جەنابیان سەرۆک حکوومەت و وەزارەتی کشت و کاڵیش چەند جددی بوون لەو پرۆژەی ئێمەش بە هەموو توانایەکی خۆمان کارمان کرد و شەو ڕۆژ تاوەکو ئەم پرۆژەیە بگەینە ئەم وەختە کەمەی کە بەرهەمی بێنین و بۆ میلەتەکەمان استفادەی هەبێتن. ئەم شوێنە لە هەولێر لە سەرڕوبەری 1200 دۆنم زەوی دروست دەکرێت لە یەکی یانزەی 2020 لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغیدانرا. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان وتی پێویستە خەڵکی کوردستان لە جیاتیەوەی چاوی لە موچە بێ و چاوی لەوە بێت بەخێو بکرێ خۆی ببێت بە بەرهەمێنەر و تەنیا بەکارهێنەر نەبێت. خەڵکی کوردستان لە جیاتیەوەی چاوی لە موچە بێت و چاوی لەوە بێت بەخێو بکرێت خۆی ببێ بە بەرهەمهێنەر. تەنیا 6 مانگ بەسەر دانانی بەردی بناغی پرۆژەکە تێپەڕیوە بەڵام بەهۆی ئەوەی بە بەرداوامی ڕۆژانە 4 کات ژمێر زیاتر کاری تێدا دەکرێت لە 100 تاوە بووە. ئەم پرۆژەیە گرنگەکەی ئەوەیە کە ئێمە دەبێنە خاوەنی ئاسایشی خۆراکی خۆمان ئەمە لە هەمووی گرنگترە. دووەمینشیان ئەوەیە کە ساڵانە جوتیارە بەڕێزەکانمان کە چەندە هەم مشکلیان دەبوو بۆ بە ساختکردنەوەی بەربوومەکانی گەنمیان ئەمە ئەم پرۆژەیە 100% ئەم مشکلەیە نامێنێتن. ئەمەش بڕیارماندا پێکەوە لەگەر کۆمپانیا قەیوان ئەمانەی دهۆک بە هەماهەنگی پێکەوە بکەین و بە بەرزترین کوالیتیش جێبەجێ بکەین خزمەتی شاری دهۆکیش بکەین. 18 سایلۆ بە تەواوەتی ئامادەن هەریەکان 5,000 تۆن گەنم دەگرێ و لە دوای 25 ئایاری 2021 گەنمی جوتیاران وەردەگرن. زیاتر لە 30,000 هەلی کار ڕەخسێنراوە لە کابینەیەوە بۆ هەموو ئەو کارمەند و ئەو دەرچوانێک کە لە هەرێمی کوردستان بێکارن و لە هەمان کاتیشدا ئەو پرۆژانە پرۆژەی استراتیجین کە خزمەتی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دەکەن لە سێکتەرەکانی پیشەسازی و کشت و کاڵ و گەشتیاری کە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ فرەچەشنکردنی
داهاتەکانی هەرێمی کوردستان و ڕەخساندنی هەلیکار کە یەکێکە لە هەرە ئامانجە گرنگەکانی دەستەی وەبەرهێنان و حکوومەتی هەرێمی کوردستان. بەگشتی پرۆژەکە گەورەیە و لەو بەشانە پێک دێ 40 سایلۆ هەریەکەیان 5,000 تۆن گەنم دەگرن، 2 کارگەی ئارت هەریەکەیان ڕۆژانە 1000 تۆن گەنم وەردەگرن و 700 تۆن ئارت بەرهەم دەهێنن، کارگەی ساوەر و بڕێش، کارگەی بنەتۆ و لەم کارگەیەدا گەنم پاک دەکرێتەوە و بژار دەکرێت و دەخرێتە نێو فەردەوە بۆ جوتیاران، کارگەی دروستکردنی ماکەرۆنی، کارگەی دروستکردنی علف، کارگەی بسکویت و سریلاک. هەر پرۆژەیە کە پێشکەش دەکرێت دراسی بازارەکە و پێویستی هەرێمی کوردستان چەندە دراسە ئەوە ئاکرێکە مانگانە یاخود ساڵانە چەند ئەو بەرهەمانە لە دەرەوە داخلی هەرێمی کوردستانە بی ئەم پرۆژەیەش لەسەر ئەو ڕێنماییان لەسەر ئەو بڕیارەکە چەند داخلە بی کارگەکەی دامەزراندووە و بزەبت پێویستی هەرێمی کوردستان دابیت دەکات هەموو لە بەرهەمەکانی ناوخۆ. هەراوەندەش نییە لە چوارچێوەی پلانی 2020 لە کۆی 1055 پرۆژەی وەبەرهێنان نزیکەی 400 پرۆژەی وەبەرهێنان لە پارێزگای هەولێر جێبەجێ دەکرێن و نزیکەی 30,000 هەلیکار دەڕەخسێنن. بێگەرخان بەپێی پاکێجەکە ئەم پرۆژێ نیوەی ئاردی هەرێمی کوردستان دەتوانێت دابین بکات ئەمە چەند گرنگە. کاک ڕەگەز ئەگەر ئێمە سیرکەین ئێستا هەموو ئەو پێداویستیانەی کە لەناو بازاڕەکانی ناوخۆی هەرێمی کوردستاندا لەلایەن خەڵکەوە بەکار دەهێنرێن ئەو پێداویستیانن کە ڕۆژانە لە دەرەوەی وڵاتەوە یعنی لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە هاوردە دەکرێن ناو بازاڕەکان. خۆی نەهجی ئێمە تەنها بابەت لە دامەزراندنی ئەو کارگانە وەرگرتنی گەنمی جوتیاران نەبوو بە تەنها بەڵکو بە پیشەسازیکردنەکە بۆ ئێمە دەرەجەیەکی ئەساسی بووە چونکە ئێمە لەگەڵەوەی کە گەنمەکە وەردەگرینەوە ئەو بەرهەمانەی کە لە ژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان بە کوالتێکی بەرز لە بەروبوومە ناوخۆیەکانی خۆمان دەخرێنەوە ناو بازار ئەمە گەورەترین دەکرێت بڵم دەستکەوتە لەناو ئەم پرۆژەیەدا جگە لەوەش ئێمە یەکێک لەو خاڵانی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەک وەزارەتی کشت و کاڵکاری لەسەر دەکەین مەسەلەی ئەپاراستنی ئاسایشی خۆراکە کە ئەمە دەمانگەێنێتە ئەو نقطەیە ئێمە چۆن دەتوانین ئاسایشی خۆراکی خۆمان لە چوارچێوەی ئەم پرۆژە استراتیژیە گرنگە ناوازەیە لە ناو عراق و هەرێمی کوردستاندا بەرهەم بێنینەوە. خاڵێکی ئەساسی تر ئەوەیە کە ئێمە ئیتر ڕێگری لەوە دەکەین دراوی ئێمە بچێتە ناو بازاڕی دەرەچی بەڵکو ئێمە لە ناو خودی خۆماندا ئەوەی کە پێویستە بەرهەمی دەهێنینەوە و ئەو دراوەی کە پێویستە بڕواتە دەرەوە لە نێوان یگومان خۆتان نەزان لە ناو خۆمان سەر دەکرێت خۆتان نەزان پرسی ئینتاز و ئیستیهلاک پرسێکی جیهانیە یانی ڕاستە مۆدرنەتە و دوای بەتایبەت دوای مۆدرنەتەیەک لەو پرسیانە بوو کە زۆر ئیشی لەسەرکات و بۆتە جێگای سەرنجی پسپۆران ئەکرێت بڵێن پرسی ئینتاز و ئیستیهلاک هاوسەنجی تێدا دروستە بێت لەم پرۆژەیەوە بێتە سەرەتای چارەسەرکردنی ئەو کێشە بۆ پرۆژەکانی دیکەش ئەکید وایە بەڵێ بەتەکید وایە ئێستا ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ من دەمێن ڕاشکاوانە بیڵم زۆر تەجروبە هەبووە بۆ نمونە ئێمە گرنجیدان بە خانوە پلاستیکیەکان کێکێکە لە تەتەوڕەکانی بواری زراعی لە هەرێمی کوردستاندا و دەور و تەسیراتێکی زۆر گەورەی هەبوو لەسەر زیادکردنی ڕێژەی بەرهەمی کشت و کاڵی بەڵام تۆ کە بەرهەمت زۆر بوو بەڵام نەتوانی ساغی بکەوە یەکێک لە گرفتە ئەساسیەکان ئەوەیە کە عادەتەن یعنی دەبێتە هۆکاری زەرمەندبوونی جوتیار ینی جگە لەوەش ینی پشت ینی وا دەکات کە جوتیار پشتی سار بێتەوە لەوەی کە ڕێژەی بەرهەمەکەی بۆ ساڵێکی دیکانە یعنی زیاد بکات بۆی ئێمە ئێستا لە وەزارەتی کشت و کاڵ لەسەر بنەمایە کار دەکەین ئەویش ئەوەیە بۆ نمونە دامەزراندنی کارگە پیشەسازیەکان لە بواری کشت و کاڵیدا و لە ئەنجامدا عقدکردن لەگەڵ جوتیار و ئەلانکردنی بڵێن ئەو بەروبوومەی کە دەمانەوێت دووەری بگرینەوە ئێستا بۆ نمونە ئێمە کارگەی شەکر لە چەوەندەرمان بەردی بناغەکەماندانە ئەم کارگەیە نزیکەی پێویستی بەوەیە کە 8,000 جوتیار عقدی لەگەڵ بکرێت بۆ چاندنی بەروبوومە کشت و کاڵیەکان یعنی جگەلەوەی ئەوانەی کە لە ناو کارگەکەشدا ئیش دەکەن ینی بە ڕێژەی گشتی کە 8,000 کەس بڵێن هەلی کار دەڕەخسێنێ بۆی ئێمە لەسەر ئەو بنەمایە کار دەکەین ئێستا حاڵەتێکمان هەیە لە وەزارەتی کشت و کاڵ توێژینەوە دەکەین لەسەر کۆمەڵک بەرهەم کە دەکرێت بڵم بەرهەمی تازن دەهێنرێنە ناو هەرێمی کوردستانەوە بۆی بزانین لەگەڵ کەش و هەوای ئێرە لەگەڵ خاچی ئێرە گونجاون و ئەو کەسی کە دێت توێژینەوە کە پێشکەش دەکات بۆ نمونە خاوەنی کۆمپانیایەکە کەسایەتیەکە دێت پێی دەڵێن تۆ پێویستە ئەو کارگێژ لەگەڵ ئەو بەرهەمەدا بمەزرێنی بۆچی بۆ ئەوەی کە ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ
ئاشناکردنی جوتیار بە بەرهەمێک ڕاستەوخۆ کارگەکەش موجود بێت. ناوەندی ساختکردنەوەکەشی بۆ دانین و ئەمە شوا دەکات دووبارەوەکو جەنابەت ئاماژەت پێدا جۆرێک لە باڵانس لە ڕێژەی ئینتاج و ساغبوونەوەی بەرهەم و جگەلەوەش لە ڕووی وەکوتم ئاسایشی خۆراکەوە بۆ ئێمە دەبێتە بنەمای هەموو کوردێک شانازی بەوە دەکات کە ئیشێکی خۆمان و ناوخۆیی بەروبوومی ناوخۆیی مۆری هەرێمی کوردستانی بەسەرەوە بێت لە مەشیان میدی ئەن کوردستان دەنووسێت تا چەند ئەو میدی هێن کوردستانە لەگەڵ کوالێتی جۆری ئەم بەروبوومە ینی هاوسەنگە ئەوەی کە ئێمە کارمان لەسەر کردووە ڕگاز طبعاان لە دامەزراندنی کارگەکە تا ئەو کاتێک کە بەرهەمەکە دەچێتە ناو بازار هەمووی بە کوالەتی کۆنتترۆلی خۆماندا تێدا پڕێ وەکو وەزارەتی کشت و کاڵ لیژنەیەکی باڵامان تشکیل کردووە ئەم لیژنەیە متابعی لە وەرگرتنی گەنمەکەەوە تا ئەو کاتێک کە دەکرێتە بەرهەم و دەچێتە ناو بازار متابعا دەکە ئەنجە خاڵێکی دیکە کە من دەمێ ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە ئێمە ساڵانە بۆ نمونە لە پرۆژی بە بازارکردنی گەنم ساڵانە بە مەزندەی ئێمە کە لە بەڕێبەراتی گشتی کشت و کاڵیەکانەوە ئاراستی ئێمە دەکران نزیکەی 800,000 تان ئێمە بنەتۆی گەنممان لە دەرەوەی وڵات هاوردە دەکرد ئێستا سێ کارگەی ینی بەرهەمهێنانی بنەتۆ لە هەرێمی کوردستان بە هەماهنگ لەگەڵ ئەم پرۆژانەدا دەمەزرێ ئەم کارگانە لە ژێر چاودێری وەزارەتی کشت و کاڵ دەبێ و بە پاڵپشتێکی یعنی بڵێن پاڵپشتی وەزارەتی کشت و کاڵ و سعری مەدعوم دەدرێتە جوتیاران کەواتە ئێمە لە تۆوی گەنمەکەوە متابعین لە ژێر کۆنتترۆلی خۆمانە تا ئەو کاتێک کە دەبێتە بەرهەم دەبێتە ئاردیان ساوە یان بڕێژ یان پاستیان ماکەڕۆنە کە دەچێتە ناو بازارەوە بەڵام تۆ ئەو بەرهەمەی تر کە لە دەرەوەی وڵات دەیهێنی ناو بازارەکانی خۆت ینی لەوانەیە مەسەلەن بۆ نمونە لە پاکەجیندا شتێکی جوان بەرچاوت بکەوێت بەڵام لە محتەوای بەرهەمەکە هیچ زمانێک نییە لەوەی کە چۆن ئەتۆ ئەم بەرهەمە ینی ئینتاج کراوە و هێنراوەتە ناو بازارەکانی تۆ چونکە عادەتەن خۆت دەزانی ینی هەموو کەسێک کە بازرگانی دەکات دەیەوێت زۆرترین قازانج بکە و لەوانەیە گرنگی بە کوالەتیەکە نەدا کە ئەگەر ئەو بەرهەمە بوو ناوخۆی وڵاتەکەی خۆی نەبێ چکە من چوومەتە زۆر وڵات ئەو بەرهەمەی کە لە ناوخۆی وڵاتەکە بۆ خۆی بەرهەم هاتووە تامەم کردووە خواردومە جیاواز بۆ لەو بەرهەمەی کە لە وڵاتەکەی مندا سەرف کراوە سەراحەتەن و لەوێژ ئەمە شتێکیان نردووە ئەمی خۆیان ئەکیت بێگەرخان هاوکەشێکی کۆمەڵناسی هەیە خۆتان لێ شارەزان دەڵێن مەرز نییە دووری نێوان دوو شوێن مەسن بۆ نمونە لە نێوان ئەیوB ئەم دووریە دووریەکی تەواو کۆنکریتی بێت هەر کاتێک بۆ نمونە دووری نێوان A2B ئەگەر بێت و دەخولەک بێت ئەگەر یەکێکی کە نۆ خولەکی پێوی بە نۆ خولەک ئەپی وردرێت ینی ئەمە زێژیر دەبێت ئەوەش زۆرێک لە مستحیلتان کرد ینی بە 7 مانگ ئەم پرۆژەتان کرد خۆ ئەگەر هەر پرۆژێک 7 مانگ و 6 مانگ و ئەمانی تێبچێت ئەم دووریە کە جاران کلاسیک بوو پێمان وابوو کە نابردێت ئەبدرێت ینی پێتوانە کاتی ئەوە هات بێت پێویستمان بە بەغدا و بە شوێنەکان نبێت تێکرای گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان لەو کارگانە ساغ بکرێتەوە ئێمە بە یەک خاڵی زۆر گرنگ کە دەمەوێت ئاماژە بە دووشت بدەم یەکەم سورعەتی پرۆژەکە بەڕاستی وەکووتم خێراپێدانی مۆڵەت بوو لەلایەن حکوومەت و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە بە خاوەنی پرۆژەکان و دابینکردنی زەوی دووەم لە ڕاستیدا یعنی کۆمپانیاکان ئێمە یەکەم لەحزە پێمان وتن ئەم پرۆژەیە دەبێت لە مانگی 6دا گەنم وەربگرێتەوە من عیلاقی ئەو بەچەندمان کرا پرۆژەکە بەچەند تقریبا ئێستا ئەوەی هەولێر ئەوە 6 مانگە کەواتە هەموو پرۆژەکانی تر ناتوانین بڵێ بە 7 مانگەتوانی بیکەین مادام دووریەکمان تەزبیت کرد یعنی ئەکرێت ئەمە بڵێن ئەم پرۆژانیان ئەو کۆمپانیانە کاتێک دێن ئەم جۆرە ئیشاناکەن ئەم جۆرە کارگانە دروستەکەن پێیان بڵێن کە بۆ 5 مانگەتوان پرۆژێش لە اینجا خاڵی دووەم کە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئێمە لە جیاتی ئەوەی کە چاومان لەوە بێ عراق بەرهەمی گەنممان لێوەربگرێتەوەی خاڵی جەوهری گرنگە ئێمە چۆن دەتوانین کۆنتترۆلی مەرزەکانی خۆمان بکەین باز بەرزکردنەوە لەسەر بەرهەمی هاوردە و دەرگا بکەینەوە بۆ ئەو بەرهەمی کە لە ناوخۆی خۆماندا بە سعرێکی مناسب بگاتە دەستی بەکارهێن ئەمە زۆر گرنگە کە دەبێتە پشتیوانیەکی گەورە بۆ ئەوی تەشجیعی کۆمپانیەکانیش بکەین کە ئیمساڵ 200,000 تان وەردەگرێتەوە وەکو دەستپێک ساڵێکی دیکە بیکاتە بۆ نمونە 400,000 تان ئێستا ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ خۆمان جێمان لە کۆمپانیای قەیوان بوو هاتە عفو خۆشناو هاتە وەزارەت وتی ئێمە هەوڵی خۆمان دەدەین تا 1 ملیۆن تان بڕۆین ینی بەمەرجێک ئێوە وەکو حکوومەت پشتیوانی مام بکەن لەوەی کە باج بەرزکەنەوە و ئەو تەڵەبیاتانەی کە هەمانە لە سەرخستنی پرۆسی بە پیشەسازیکردنی گەنمەکە یارمەتی مام بدەم طبعا من هەر بۆ زانیاریتان لە هەفتەی ڕابردوو ئێمە لەگەڵ بەڕێبەراتی گشتیەکانمان نزیکەی حەوت نووسراومان ئاراستی دەستەی و بەرهێنان و لایەنە پەیوەندیدارەکان کردووە لە یەک ڕۆژدا بۆ ئەوی کە کار ئاسانی بکەین ئەوان لەمانجی حەوت بتوانن
طبعا ئومێد دەکەم لە سان ڕۆژی ئایندا ئەوان دەست دەکەن بە وەرگرتنی گەنم دوای ئەوەی کە وەرگەرمەکەیان وەرگرت و ئێمە متابعی وەرگرتنی گەنمەکەمان کرد ئەو کاتە پرۆسی بە پیشەسازیکردن لە خۆشنا و لە پایتەختی هەرێمی کوردستان وەکو قۆناغی یەکەم دەست پێ دەکا و ئەوەی کە ئێمە لەگەڵ قەیوانیش بەڕاستی قسەمان کردووە تەسەوڕ دەکەم ئینشاءالله هەتاوەکو مانجی ئەوان بتوانن ئەوانیش بە هەمان شێوە یعنی بە سەریعی پرۆژەکە بگەێنە ئاستێک کە خواستی هەمولایەک هیوادارم پەیوەندی خەون و ئیستحقاقی خەون کارکردنە بێگومان ئەکید پێتان وایە لەم کابینەیە تا کۆتایی هاتنی ئەم کابینەیە دەتوانرێت کە کێشەی گەنمی جوتیاران لە هەرێمی کوردستانی دیساکردنەوەیان دەمێنێت هەوڵەکانی ئێمە بۆ ئەوەیە بەڕاستی هەوڵەکانی ئێمە بۆ ئەوەیە وەکوتم حتمما تۆ کە پرۆسێک دەست پێ دەکەی بربەستیش هەیە جارێ هێشتا ئێمە ئیشکالاتی ناو بڵین پرۆژەکە نازانین چی بەرەو ڕوومان دەبێتەوە بەڵام خواستی ئێمە و خواستی کۆمپانیەکان واتە حکوومەت لەگەڵ کۆمپانیەکان ئەوەیە کە ئێمە تا کۆتای ئەم کابینە بابەتی وەرگرتنی پرۆسی گەنمی جوتیاران بە تەواوەتی ینی بڵێن چارەسەر بکەین و ئیتر جوتیاری ئێمە پێویستی بەوە نەبێ بە دیار وەرگرتنی شایستە دارایەکانی خۆیەوە 4 ساڵ 5 ساڵ چاوەڕێ بکە تاوکو بە ئەقساد وەری بگرێت چونکە یەکێک لە مەهامە گرنگەکانی ئەو پرۆسەیە کە ئێمە لەگەڵ کۆمپانیەکان حکوومەت ڕێککەوتووە ئەو ڕۆژەی جوتیار گەنمەکەی خۆی تەسلیم دەکات بۆ بەیانی دەچێت پارەی خۆشی وەردەگرێت پرسی کشتتوکال وەکو سەرچاوەیەکی دیکەی داهات سیماکانی دەرکەوتون بێگومان وەکو پرۆژانێکە فەرمودان پێتان وایە کە ڕۆژێک لە ڕۆژان پرسی کشتتوکال دەبێتە سەرچاوەیەکی گرنگی داهات لە هەرێمی کوردستان دەمێ بە ڕاشکاوی یە قسە بکەم طبعا ئەمە نەبێتە ینی جۆرێک لە چۆن دەڵێ پیا هەڵدان بە کارکردن بەڵام 2000 زانیاریە بەڵێ بە کارکردنمان لەم کابینێ بەڵام لە ڕابردوودا یەکێک لە ئیشکالە هەرە سەرەکیەکان ئەوە بۆ عادەتەن یعنی لە دابشکردنی پشکی وەزارەتەکان لە نێوان هەردوو هێزە دەسەڵاتدارەکەی هەرێم سەراحەت یعنی وەزارەتی کشتتوکاڵ وەکەرتی کشتتوکاڵ ئەوەندە بە ئەهمیەتەوە وەرنەگیراوە کە ببێتە یەکێک لە سێکتەرە هەرە گرنگەکان لە بواری ئابووری هەرێمی کوردستاندا سەراحەت بەرنامەی کاری ئەم کابینێ بە جیاوازتر لە کابینەکانی ڕابردوو بە وازەحی ئاماژەی بەوەدا کە ئێمە دەمانەوێت فرڕەنجێک لە ئابووری کوردستاندا بەرهەم بهێنین و بەشێکی زۆری حزبە سەرەکیەکانیش کە ڕووپاگەندەی هەڵبژاردنیان کرد یعنی باس لەو حاڵەتە کرا مثلەن بۆ نمونە حزبەکەی من یەکێک لە پامەکانی ئەوە بوو کە من دەمەوێت ئابووری هەرێمی کوردستان فرەچەشن بکەم تەنها سێکتەری نەوەد نەبێت بۆیە من هەستم کرد ئەم کابینەیە بە جیاوازتر لە کابینەکانی ڕابردوو تەرکیز لەسەر هەندێک سێکتەر هەیە و سێکتەری کشتتوکاڵ یەکێکە لەو سێکتەرانە بەڕاستی بۆیە ئێمە من بە سوپاسەوە دەڵێم لەگەڵ ئەوەی کە ئاستەنگ هەیە تێڕوانینی جیاواز هەیە بەڵام هەر پرۆژێکمان چوبێتە ئەنجومەنی وەزیران کە مناقەشەمان کردووە کە ڕەهەندەکانیمان خستۆتە بەردەمی ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە پەسەند کراوە دەعم کراوین پاڵپشتی کراوین ئەمە بۆ خۆی تەتەوڕێکی گەورەیە بۆ ئەوەی کە ئێمە بڵێن کەرتی کشتتوکاڵ بە میکانیزمێک ئاستی یعنی گرنگیەکەی بەڕادێک بەرزکەینەوە من پێم وایە لە کابینەکانی داهاتوودا لەوانەیە هێزە سەرەکی ئەساسیەکان وەکو بڵێن وەزارەتێکی سیادی شەڕ بکەن لەسەر ئەوەی کە چۆن بەدەستی بێنن وەزارەتی کشتتوکاڵ چونکە حقیقەتەن ئێستا حالیان ئێمە وەکو وتم یعنی ئەگەر سیر بکەیت ئێمە هەندێک هەنگا و بناغەمان بۆ داڕشتووە لەوانەیە لەو کابینەیەدا من بۆ خۆم کە وەزیری کشتتوکاڵم بەرهەمەکەی وەرنەگرمەوە بۆ نمونە ئێستا ئێمە لە ڕابردوودا دوێرێ من ئاماژەم بە شتێکدا لەوانەیە ئەوانەی کە خەڵکی ئەکادیمین تێدەگەن چکە دوای مەراسیمەکە بەشێکیان هاتنە لاموتیان ئەمە هەنگاوێکی زۆر گەورەیە ئێمە لیژنەی نیشتیمانی تۆمارکردن و پەسەندکردنی بنەتۆ دەهێنینەوە هەرێمی کوردستان کە چەندین ساڵە ئەم لیژنەیە لە عێراق بووە کۆمپانیایەک جوتیارێکی ئێمە لێرەوە چۆتە عێراق بۆ تۆمارکردنی یەک جۆر بنەتۆ لە بڵێن لە ناو کەش و هەوا و خاچی هەرێمی کوردستانیشدا توێژینەوەکەی لەسەر کردووە بەڵام ناچار بۆ بچێتە بەغا لەوێت توێژینەوە بکات چەند ساڵ چەند وەرز بە دیاریەوە دانیشێ بۆ ئەوەی کە بتوانێت دەستەبەری مۆڵەتێک بکات کە ئەو بنەتۆیە بێنێت کە بنەتۆی باشە لە هەرێمی کوردستان پەرەی پێبدا ئێستا ئێمە ئەم لیژنە نیشتیمانیە لە هەرێمی کوردستاندا دەمەزرێت لەسەری تێنەپەڕین زۆر جار بێگومان ئەمە دەبینین ینی کە هەندێک کێشەی زوتیاران لە هەرێمی کوردستان کە لەلایەن بەغداوە بۆمان دروستە بێت ینی بەشێکیان سیاسیە بێگومان ئەمە شان کێشەی سیاستان بۆ دروستناک لەسەر و لیژنە نیشتیمانی ئێمە طبعاً لیژنەکە بە قانوندا دەمەزرێنین و دەستور ڕێگەی پێداوین ئەفزەڵێت بۆ قانونی ئەقالیمە ئێمە هەرێمین و ئەگەر قانونێک هەبێ لەگەڵ ئەو قانونانەی کە لە حکوومەت یان بڵێن لە پەرلەمانی عراقیەوە دەردەچن بەپی دەستور ئێمە حەقی ئەومان هەیە وەک ئەفزەڵێت بۆ قانونەکەی ئێمە بۆ ئەوی کە ئێمە کاری لەسەر بکەین بۆیە لیژنەکە بە قانون دەردەچێت ڕۆژی چوارشەمە
لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئەم پرۆژه یاسایە پەسەند دەکرێت دەچێتە پەرلەمان ئینشاءالله لە مانگی شەشدا ئێمە پرۆژه یاسایەکە لە پەرلەمانی کوردستان دەبێت بە یاسا و لیژنەکە حازرە و مستەلزەماتی پێویست ئێستاوە خەریکی تەواوکردنین کە ئەمە سەرچاوەیەکی گەورەی داهاتیش دەبێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو لێژنە نیشتیمانێکە فەرمووتان جگەلەوەی کە ڕۆتین و دووریەکان کەم دەکاتەوە قازان جێگیری بۆ جوتیارانی هەرێمی کوردستان دەبێت. وەکوتم جگەلەوەی کە ڕۆتین و دووریەکان کەم دەکاتەوە ئێمە لە بابەتی بڵێن توێژینەوە زانستیەکانمان زۆر دەچینە پێشەوە ئەو خەڵک ئەگەر بزانێ لە جیاتیەوەی بڕوا بۆ بەغا مامەڵەکانی خۆی پێشکەشکە لە هەرێمی کوردستاندا لیژنەیەک هەیە کارەکانی بۆ دەکات و تاقیگە و مستەلزەماتی پێویستیەکان لە هەرێمی کوردستاندا لێرە دەتوانن پاڵپشتی توێژینەوەکەی بکە حتمما ئەمە کار ئاسانیەکی گەورەیە بۆ ئەوەی کە کۆمپانیەکان و جوتیارانی هەرێمی کوردستان ڕاستە و خۆ کۆنتاکتی خۆیان لەگەڵ بڵێ لە پایتەختی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە معنیەکان بکەن و وەکووتی شەم سەرڕای هەموو ئەوانش بڕی ئەو تێچووی کە لە توێژینەوەکان و تۆمارکردن و پەسەندکردنی بابەتە یعنی بڵێن بنەتۆیەکاندا لە عراق و لە بەغا ئەنجام دەدرا ئێستا لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت و سەرچاوەیەکی داهاتی دەزانم دیقەشی باشترە بێت بۆ نمونە کەشوهەوایەکان جیاواز لەگەڵ بەتەکید پێکەوە پاکێزێکی تر دەبینین لەسەر ئەو کار و چالاکیانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بە پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵی کەرتی پیشەسازی پەرەدەستێنێت کەرتی بازرگانی پەرەدەستێنێت و بەم شێوەیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەزاران هەلی کار بۆ خەڵکی کوردستان فەرهەم دەکرێت. هاتوینەتە ناوەندی توێژینەوەی کشتتوکاڵی لە پارێزگای هەولێر لێرە وشکە ساڵی و بێئاوی بەڕەنگی هەموو ئەم گەنمانەوە دیارە کەوا بۆ توێژینەوە کاری لەسەر دەکرێت شاندێکیش لە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی عێراقەوە بۆ توێژینەوە هاتوونەتە ئێرە لێرە حەفە جۆر گەنم بۆ بنەتۆ و تۆمار کراوە 3 تەرزی گەنمی ساوەر 300 جۆر تەرزی گەرمی نان 1 تەرزی جۆ 10 جۆر تەرزی نوێی گەنمی گونجاویش ئاڕاستەی بەغدا کراوە بۆ ئەوی پەسەند بکرێ لەو 10 جۆرە 4 تەرزیان 12 ساڵی بەردەوام کاری لەسەر کراوە و توێژینەوەی لەسەر ئەنجام درراوە. خۆشببختانە هەر لە سەرەتایی دروستبوونی با بڵێن کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانی سرتر کردیتەوە لە بۆ بەرەو پێشبردننی کەرتی کشتتوکاڵی یەک لەوانش با بڵێن دروستکردنی لینکەکە لەگەڵ کۆمپانیای کەرتی تایبەتەکان لە بواری بەرهەمینانی گەنم و با بڵێن ئێستا کۆمپانیای خۆشناو کە هەڵساوە بەو کارە گەنم لە جوتیاران وەردەگرێتەوە ئەو هەنگاوەکی زۆر باشە پاڵپشتێکی زۆر باشە لە بۆ جوتیاران هەر کۆمپانیایەکی دیکە کە بیاوێتن لە بواری بەرهەمێنانی گەنم و جۆدا کار بکاتن ئێمە دەرگای توێژینەوەکانمان ئامادەیە و هەمیشە هەوڵمان داوە باشترین جۆری گەنم کە لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستان بگونجێ و هەروەها لە بۆ زیادبوونی بەرهەمیش ئەمە دەورەی زۆر باڵاوان هەیە لە زیادبوونی بەرهەم و بەرەوپێشتنی کەرتی کشتتوکاڵی. یەکێک لە کێشەکانی جوتیارانی هەرێمی کوردستان ساغنەکردنەوەی کۆی بەرهەمی گەنمیان بوو بە جێبەجێکردنی پرۆژەکانی بە بەزارکردنی گەنمی جوتیاران ڕەنگە بەشێکی زۆری کێشەکان چارەسەر بکرێ و جوتیاران سودمەندی یەکەم بن هەروەک بۆ لەمە دووە پێشنیازی باشترین جۆری گەنم دەدرێ بە جوتیاران کەچی بەرهەم بهێنن کە لە پرۆژەی بە بازارکردنی گەنمدا لێیان وەربگیرێتەوە. بۆ ساڵانی داهاتوو جوتیار زیاتر خۆی ماندوو دەکات لەگەڵ کارەکەی خۆی وا دەکات بەرهەمەکەی زیاتر بێت نقطەی لە هەمووی گرنگتر وا دەکات کوالیتی بەرهەمەکەی لە ساڵانی پێشووتر زیاتر بێت چونکە ئەم کارگانە کە بەرهەمیان ئارد و ساوار و ئالیکی حیوانی و ماکەڕۆنی و هەموو بەرهەمێک دەبێت کە لە گەنم دروست دەکرێتن بە کوالیتی گەنم وەردەگرن ئەوە دەکات ئەم جوتیارانە زیاتر خۆیان ماندوو بکەن لەگەڵ بەرهەمەکان لەگەڵ بەرهەمی گەنم و کوالیتەکەی بەرزتر بکەن. بەهۆی گەورەی پرۆژەی بە بەزارکردنی گەنم لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی کار تێیدا ڕۆژانە 300 بۆ 500 کرێکار کە زۆربیان خەڵکی هەرێمی کوردستان کار دەکەن کاتێک کارگەکانیش تەواو بوون هەلی کار بۆ 3000 تاوەکو 3500 کەس دابین دەکرێت. تەمەنا دەکەم ئەو ڕێژەی حکوومەتی عێراقی کە لە ساڵویەکان بە سەعری مەدعوم وەرەگری پێویستە حکوومەتی عێراقی ئیلتیزامی عەقدەکانیان بی کە چەند سارە ئیلتیزام نەبوو و لە فەحسەکان گەنمەکانیان زۆر ڕەفز دەکا
و پارەکەشیان زوو بداتێ ئەو سایلۆیانەی وەچی قەیوان و وەچی ئەوانە کراینەوە ئەمایە هەنگاوەکی زۆر چاکە هەم داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانە لۆی ئەمە بتوانین پڕ دەکەوی ئەگەری احتیاط وەرگرین ئەو گەنمەی لە پاشەوان بدەینەوان بە سەعرەکی چاک. ڕۆژەی بە بازارکردنی گەنمی جوتیاران بە سیستەمی ئەلکترۆنی بەڕێوە دەبرێ و دوو تاقیگەی گەورەی تێدا دەبێ و گەنمەکە لە ڕێگەی ڕۆبۆتەوە پشکنینی بۆ دەکرێ و پلەبەندی بۆ ئەنجام دەدرێت. چەند ساڵێک جوتیار هەستیان بەو نیگەرانیە دەکردیان دەزانی وەرهەمەکانی خۆیان لەکوێ بە بازار بکەن و ساغی بکەنەوە بۆیە ساڵ بەسا جوتیار ئەو نیگەرانیە وای دەکردکەوە تەرجمە بێتەوە لەسەر بەرهەمەکانیان و دەست بەردەن لەسەر زەویەکانیان بەدڵنیاییەوە ئەو نیگەرانیەکەوە ساڵانی پێش و هەبوون لەمەودەوە ئەو نیگەرانیان نامێنێت هەردەم حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە خەمخۆری برا جوتیاران زانیوە و هەروەها جوتیاران کۆڵەگەچی گرنگن بۆ ئابووری وڵات ناکرێت لە پشتیوانی و هاوکاریەکانیان دەستی لێبەردرێت بۆیە بە بەردەوام لەسەر خەت دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەنگاوە زۆر ئیجابی دەبێت زۆر بەرەو پێشچوونێکی بەرچاو دروست دەکات لە کەرتی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان خەم و گرفتەکانیان بەو هەنگاوانە ڕۆژ بە ڕۆژ کەم دەبێتەوە و دەڕوێتەوە. ئەواردەی لە هەردوو کارگەی قۆناغی یەکەم و دووەم بەرهەم دەێنرێ بەشی هەموو پارێزگای هەولێر دەکات واتە چی دیکە هەولێر پێویستی بەوە نابێ ئارد لە دەرەوە هاوردە بکات سەرڕای هەموو ئەمانە پرۆژەکە بە وردی دیزاین کراوە کە تەنانەت یەک دڵۆپە ئاوی کارگەکانیش بە فیڕۆن نادرێ و هەمووی ڕسایکل دەکرێتەوە. دەستان خۆش بێت بێگەرخان پرسی توێژینەوە پرسێکی گرنگە تازە ئاماژەیەکت پێکرد بێگومان لەو کابینەیە وا هەست دەکەم کە زیاتر وەزارەتی کشت و کاڵ پشت بە توێژینەوەی زانستی بەستێت کە بیکاتە پاڵپشتێک بۆ بەرەمهێنانی بەروبوومی خۆماڵی ئەمێت لێت بپرسم ئەو توێژینەوانە چۆن دەکرێن و چێ پاڵپشتیتانەکات پەیوەندیتان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا وەکو مرکزیەکی سەرەکی یان وەکو مؤسسەیەکی سەرەکی بۆ توێژینەوەی زانستی. طبعا ئێمە لەگەڵ وەزارەتی خوێنی باڵا باجارە لەوە دەست پێ بکەم بۆردێکی هاوبەشمان دروست کردو بۆردێکی باڵای هاوبەشمان هەیە کە لە نێوان وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی خوێنی باڵا لە خەڵکانی پسپۆرە بەیەکەوە تەعاون دەکەن لەسەر ئەو توێژینەوە یاخود ئەو بابەتانی کە لە نێوان هەردوولادا پێویستە هاوبەش بێ جگەلەوە من بۆ خۆم لە ڕاستیدا ئێستا بابەتی ماشەڵڵا بڵین تەکنەلۆژیا بە ڕادەیەک پێشکەوتووە کۆمەڵێک یعنی مستەلزەماتی پێویست هەیە بۆ یەتۆ کۆنتاکتی مباشر دروست بکەی لەگەڵ ئەو کەسانی کە دەتەوێت من خۆم گرۆپێکم هەیە وەکو وەزیر لەگەڵ ئامیدی کۆلێژەکانی کشت و کاڵ کە لە زۆر بابەتدا دێتە پێشەوە ڕێی یەکتر وەردەگرین و ئەوان سەرنج و تێبینی خۆیان بۆ من دەنێرن بۆی پەیوەندیەکانمان دەکرێت بڵم پەیوەندیەکی تا ڕادەیەک باشە بۆ توێژینەوەکان ئێمە طبعاً ئەو توێژینەوانە پێویستیان بە مستەلزەماتە پێداویستی هەیە لە ساڵانی ڕابردوودا ئەوەی کە کاری لەسەر کراوە لە بەڕێبەراتی گشتی توێژینەوە بابەتی پەرەپێدانی بنەتەوە بووە بۆ نمونە بڕی ئەو پارەی کە لە بەرامبەر ئێمە پارەیەکمان هەیە کە پێی دەوترێ پارەی 102 بنەتەوە کە ساڵانە لە ئەنجامی وەرگرتنی گەنمی زوتیاران وەزارەتی بازرگانی عێراق بڕەپارەیەک دەجێڕێتەوە و ئەو بڕەپارەیە دواتر دەداتەوە بەڕێبەراتی گشتی بڵێن وەزارەتی کشت و کاڵ و لە بەڕێبەراتی گشتی توێژینەوەی وەزارەتی کشت و کاڵ ئێمە بۆ پەرەپێدانی بنەتەوە بەکاردەهاتەوە. ئێستادا ئێمە هەنگاوێکی ترمانە لە وەزارەتی کشت و کاڵ بۆی ئێمە مادەم بابەتی بەرهەمێنانی بنەتۆمان داوەتە کارگەکان و کەرتی تایبەت ئێمە ئەو 102 بنەتۆیە بۆ توێژینەوە زانستیەکان و بۆ دامەزراندنی تاقیگەی مۆدێرن و بۆ مستەلزەماتی تر کە پێویست بێ بۆ توێژینەوە بۆ ڕێنمایی کشت و کاڵی بەکاری بێنین چکە لە ڕاستیدا بەهۆی قەیرانی داراییەوە دەکرێت بڵێم تا ڕادەچی زۆر ئەو زیندوێتە لە ناو بەڕێبەراتی گشتی توێژینەوە ڕێنمایی کشت و کاڵی بە شێوازێک نەدەتوانراوەکو جاران کاری لەسەر بکرێت لە ڕابردوودا ئێمە بەشی ڕێنمایی کشت و کاڵیمان هەبوو کە بە بەردەوامی ڕێنمایی دەدایە جوتیارەکان دەوراتمان دەکردەوە بۆ جوتیارەکان ئەو لە پێش من یعنی بە سەریح بین بەڵام دوای ئەوەی کە قەیرانی دارایی دروست بۆ ئەم شتانە هەمووی وەستا ئێستا ئێمە دەمانەوێت ئەمانە دروست بکەینەوە لەسەر بڕی ئەو بودجەی کە تەرخان دەکرێت لە 102 بنەتۆی پێدەوترێ بۆ وەزارەتی کشت و کاڵ ئێمە دەست دەکەینەوە بە توێژینەوە زانستیەکان طبعاً ئەو توێژینەوانە دەور تەسیراتی زۆر گەورەی تایبەت کە خاچی هەرێمی کوردستانەکەی بەپیتە ئەتیمات بەتەنها لەسەر دراساتی سابقە نەکرێت بۆ نمونە بەردەوام من پێم خۆشەیەک نمونەت بدەمێ ینی ئێمە لە ماوەنی ڕابردوودا
یەک بنەتۆمان بۆ هات بۆ وەزارەت کە لەوانەیە کە شوهەوای وڵاتی ئێمە لەگەڵ ئەو وڵاتی کە بنەتۆیەکەی لێ هاتۆ زۆر لە یەکتری جیاواز بن بەڵام خۆشبەختانە ئێمە توێژینەوەمان لەسەر کردووە ئێستا ڕۆژانە من نەتیجەکەی وەردەگرمەوە مای خۆشحاڵیە کە لەو کەشوهەوایی کە ئێستا هەرێمی کوردستان بە نمونە کەشوهەوای هاوینی ئێمە زۆر گەرم و وشکە بە بەراورد بە وڵاتی کە لێوەی هاتووە کە سارد و باراناویە ئەگەر سیر بکەین لە وڵاتی ئێمەدا ئەو بنەتۆیە توانیومانە یعنی بڵێن دوای توێژینەوەکان دەرکەوتووە لە کەشوهەوایەکەی ئێمەدا بە ئاسانی پەروەردە دەکرێت و بەرهەم دێ ئەمە بۆ خۆی مانای چییە؟ خاچی هەرێمی کوردستان گەوهرە زێڕە بەڕاستی ئێمە بتوانین بەکاری بهێنین بۆی بە دڵنیاییەوە توێژینەوەکان دەور تەسیراتێکی زۆر گەوریان هەیە بۆی کە ئێمە بتوانین پەرە بەکەرتی کوشت و کاڵ بدەین لەسەر بنەمایەکی علمی و بتوانین دەستگیرۆی جوتیارەکانی خۆمان بکەین و ڕێنماییان بکەین لە چۆنێتی پەروەردەکردن و ئاشناکردنیان نەک بە بەرهەمە کۆنە تەقلیدیەکان بەڵکو بە بەرهەمی تازەتر و بە بنەتۆی تازەتر و بە میکانیزمی کارکردنی تازەتر کە لە ڕێگەی توێژینەوەکانە دەتوانین بەستن بنەوە وەکو تاکە سەرچاوی داهات بێگومان زۆرێک لە ماڵوێرانی بۆ حکوومەتێک بە دوایەکانی هەرێمی کوردستان دروست کرد بە تایبەت لە پرسی ئەو قەیرانانی کە بەم دوایە ڕوبەڕووی بووینەوە کاتێککە حکوومەتی عراقی شای سەدارایەکانی بڕی زیاتر ئەم ماڵوێرانیان گەشەی کرد بۆیش ئەم حکوومەتە زۆر تەرکیز لەسەر پرسی سەرچاوەکانی دیکەی داهاتەکان هەلی کار یەکەکە لەم شتانەی کە گرینگە لەم ڕۆسیەدا بورژێن ڕقسی لەسەر بکرێت بۆ نمونە کاتێک کە تۆ پشت بە تەنها سەرچاوی نەوت بەکوور تەنها سەرچاویدا دەبەسیت خەڵک چاوی لە تاینات و دامەزران و کۆمەڵک لەو شتانێ ئێستاش زۆر زار ئەمە دەبینین یان یەک کەسێک کە گلەی لە حکومەت دەکات پێ یەکەم شت پێ دەڵێ دانەمەزراوم و خەریزم ئەم هەلیکارە چۆن دەستەبەر دەکرێت لە وەزارەتی کوشت و کاڵ بۆ ئەو گەنجانەی کە خەریج کولیان یان ئەوانەی کە بەدوای کاردا دەگەڕێت ئێمە یەکێک لە مەرجەکانمان لەگەڵ هەر پرۆژەیە کەدا دەمەزرێت و عیلاقی بە کشت و کاڵەوە هەبێ یان بەرهەمی ناوخۆی وەربگرێتەوە یەکێک لە مەرجەکانمان ئەوەیە کە کۆمپانیاکە دێ لە زمانی ئەو عقدەی کە یان ئەو گرێبەستەی کە واژۆی لەگەڵ دەکەین دەڵین 170 ئەو کەسانی کە لە کۆمپانیاکەتدا دەمەزرێن یەکەم دەبێت خەڵکی هەرێمی کوردستان بن دووەم دەبێت دەرچوانی کۆلێژەکانی کشت و کاڵی و فێرتەرنەری بن کە ئەوانە عیلاقیان لەگەڵ وەزارەتی کشت و کاڵە دوو ئێمە هەنگاوێکی ترمان ناوە کاگڕەگەس کە من دەمێت لێرە ئاماژەی پێ بدەم ئێستا ئەو پرۆژە یاسایەکە لە ئەنجومەنی وەزیرانە خوشکی ئازیزم دکتۆرە ڤالە بڕاستی هاوکار و هەماهەنگە لەگەڵمان کە ئومێد دەکەم لە نزیکترین کاتدا ئەویش پەرلەمانیشتان لەسەر هاوڕێ بووینە لە پەرلەمان بەتەکیید ینی ئومێد دەکەم لە نزیکترین کاتدا و پرۆژە یاسایەمان بڕوە ئەویش دامەزراندنی سندوقی خانەنشینی بۆ دەرچوانی کۆلێژەکانی کشت و کاڵ و ڤێرتەرنەری بە تەنها ینی کۆلێژەکان نابڵێن بەشی کشت و کاڵی و ڤێرتەرنەری بۆ ئەوەی ئێمە بتوانین زمانێکیان بدەین ئەوەی کە لە کەرتی تایبەتیش کار دەکات زمانێکی مستەقبەلی هەیە کە ڕۆژێک لە ڕۆژان دەتوانێت خانەنشین بێ بە هەمان ئەو میکانیزمەی کە فەرمانبەرێکی ئاسایی لە کەرتی گشتیدا پێی خانەنشین دەبێت من پێم وایە ئەوە تەشجیعێکی گەورەیەکە کە یعنی درگا بکەینەوە بۆ ئەوەی خەڵک لە زیاتی ئەوەی کە خواستی هەبێ لە دامەزراندن لە کەرتی گشتیدا بڕواتە کەرتی تایبەت و لەوانەیە زۆر جار ئەو موچەی کە لە کەرتی تایبەت وەری دەگرێت زیاتر بێ لەگەڵ ئەم پرۆژە یاسایی دامەزراندنی سندوقی خانەنشینیە پرۆژە یاسایەکی ترمان حازرە کە ئەویش بڵێن سەرپەرشتیارانی پرۆژە کشت و کاڵیەکانە لە هەرێمی کوردستاندا ئێمە دەمانەوێت بەڕاستی یعنی جێ بکەینەوە بۆ نمونە دەرچوویەکی سامانی ئاژەڵی لەکوێ کار دەکات دەرچوویەکی ڤێرتەرنەری لەکوێ کار دەکات یعنی بەپێی بەشەکانی خۆیان دەرچوێکی ئەندازیارێکی کشت و کاڵی لەکوێ کار دەکات و مافی ئەوەی هەیە چی بەدەست بێنێ و مافی ئەوەی هەیە کە چۆن خانەنشین بێ هەموو ئەم بابەتانە لە دوو پرۆژە یاسای جیاوازدا ئێستا حالیان لە ئەنجومەنی وەزیرانە تەنها پەسەندکردنی ماوە هیچ شتێکی بڵێن عرقلێک لە بەردەمی نەماوە کە بچێتە پەرلەمان من بۆ خۆم بە حکومی عیلاقاتی خۆم و ڕفاقەتیم لەگەڵ بەشێکی زۆریان هەر لە جەنابی سەرۆکی پەرلەمانەوە تا زۆربەی ئەندامی پەرلەمانەکان دڵنیان بە زووی دەتوانین تێپەڕێنرێت و پەسەند بکرێت و ئەمە درگایەکی گەورە دەکاتەوە بۆ تەشجیعکردنی خەڵک کە بتوانێت پشت بە حکومەت نەبەستێت تەنها پشت بە حکوومەت نەبەستێ بەڵکو لە سێکتەرەکانی کەرتی کشت و کاڵدا بتوانێت لە هەموو پرۆژەکان کاری ئەمە تەنها بۆ خەریجەکانیان ئەوانی دەرچوەکان بۆ خەڵکی تریش زوتیاران هەڵی کار و پێدانیان یان خەڵکی گەنج و ئەمانە ئەم پرۆژە بۆ ئەوانیش دەبێت یانی هەر پرۆژەیەکی کشت و کاڵی هەر پرۆژێکی کشت و کاڵی کاتێک کە دادەمەزرێ یعنی کارگەیەک کە دادەمەزرێ سەرڕای ئەوەی کە خەڵکی ئەکادمی دەچێت لە ناو کارگەکەدا کار دەکات و یعنی بەپێی اختصاصاتی خۆی حتمما دەیان گرێبەست و دەستی کاری نێوخۆی لە ناو ئەم پرۆژەیەدا بەگەڕ دەخرێ و دەیان گرێبەست لەگەڵ جوتیار ئەنجام دەدرێ بۆ ئەوی بەربوومەکەی بۆ بچێنێ یعنی کارەکان دەکرێت بڵێم ئەو هەلیکارانەی کە دەڕەخسێت ئێستاگەر نمونەیەک بێنینەوە لەسەر پرۆژەی کارگەی چەوەندەری شەکرەکە یعنی ئێمە بۆ نمونە
ڕۆژانە 5,000 تان وەردەگرێتەوە ئەو 5,000 تانە چەوەندەرکە وەردەگرێتەوە شێ دەیچێنە جوتیار دەیچێنێ ئەی ئەوانەی کە لە ناو کارگەکەدا کار دەکەن و ئەوەی ئەو کەسێک لە نەقلکردنی بەروبوومەکان بۆ ناو کارگەکە یعنی هەموو ئەمانە بەپی اختصاساتی جیاواز لەگەڵ جوتیاراندا بە تەکید دەرفەتێکی گەورەی هەلی کار دەڕخسێت. ئەلکترۆنکردنی کارەکان طبعا لەم کابینەیەک زۆر ترکیزی لەسەر دەکرێت تا چەند دەتوانرێت ئیش و کارەکانتان خێرا بکات و داتاکانتان مۆسوختر و باشتر. بخۆ ئەمە یەکەکە لە پرۆسە هەرە گرنگەکان بەڕاستی و بە تایبەتی بۆ ئێمە زۆر گرنگە لە وەزارەتی کشت و کاڵ بەڵام من دەمێ ئەو اعترافە بکەم کە ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ لەم بابەتەدا هێشتا زۆرمان ماوە ینی بگەینە ئەو ئامانجەی کە خواستی ئێمەیە بربەستەکان زۆرە ئێمە طبعاً خۆتان دەزانن بابەتی بە ئەلکترۆنیکردن ستافی تایبەتمەندت پێویستە و ئەو ستافانە پێویستە شارەزاییان هەبێ و مستەلزەماتت پێویستە ینی من ئێستا کار لەسەر ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ کار لەسەر ئەوە دەکەین کە ئامارێکی دقیقمان دەستکەوێ و بتوانین ئێمە هەموو جوتیارانی هەرێمی کوردستان بۆ نمونە هەر جوتیارێک بەرهەمەکەی چییە چەندۆنم زەوی لەلایەتی ئینتاز دەکا ساڵانە ببەستینەوە لە ڕێگەی سیستمێکی ئەلکترۆنیەوە بە وەزارەتی کشت و کاڵ بۆ ئەوی بۆ نمونە لەو ڕێگەیەوە بتوانین خەریتەی ئینتاجی هەرێمی کوردستانیش بە شێوازێکی دقیق دیاری بکەین یعنی جا لە بڵێن فەحسکردنی زەوی ناوچە جیاوازەکانە لە ڕێژەی ئینتاجە یعنی بەرهەمەکانیان بەڵام لە ڕاستیدا ئەمە یەکەکە لە خەونە گەورەکان ومێت دەکەم لە سەردەمی ئەم کابینەیەدا من بتوانم ئەم بابەتە بە تەواوەتی کاری لەسەر بکەم و لە ئێستادا هەنگاوەکانمان دەست پێ کردووە خەریکین لە وەزارەتی کشت و کاڵ و داواکاریمان پێشکەش کردو بۆ ئەنجومەنی وەزیران بودجەیەکی باشی پێویستە بۆ ئەوی کە بۆمان دابین کە ئومێت دەکەم بتوانین کاری لەسەر بکەین ئەجینا بەڕاستی بابەتی بە ئەلکترۆنیکردنی کارەکان بۆ ئێمە زۆر گرنگە هیچ نەبێ ئەو ڕۆتیراتە زۆرە لە نێوان ئێمە و حتا بە ڕێبەراتی گشتەکانیشمان ناهێڵێ بۆ ئەوەی کە خەڵک ناچار نەبێ بۆ نمونە لە سلێمانیەوە یان لە گەرمیانەوە یان لە دوهۆکەوە بێتە ناو هەولێر بۆ ئەوەی کە کارەکانی ڕایکە. هەرێمی کوردستان و پرسی سەبەتەی خۆراک بۆ شوێنەکانی تر بابەتێکی گرینگە زۆرزار لێرە و لێ باز دەکرێت بۆ نمونە لەکردنەوەی بە بازارکردنی گەرمی جوتیاران لە پیرەمەگرون و لە سلێمانی سەرۆکی حکومەت ئاماژێ بەوەی کرد کە ئەمە دەکرێت وەکو سەبەتی خۆراک بۆ شوێنەکانی تریش بەکاربهێنرێت جگەلەوەی مەدی ئەن کوردستان کە تازە باسمان کرد جگەلەوەی کە سیمایەکی جوان و با بڵین مەدالیایەکی جوانە بۆ هەموو کوردێک بەڵام ساکردنەوەشی گرنگە ئەم پرسی سەبەتی خۆراکە چەند گرنگی پێدەن بە حکمی بڵێن هەڵکەوتی جوگرافی هەرێمی کوردستان کە کەوتۆتە بەشی باکووری بڵێن عراقەوە و کەش و هەوایەکەی بە جیاوازتر لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عراق و بەڕاستی زەوی و دەستی کاری ئێمە هۆکارێکی ئەساسی بووە کە عادەتەن هەموو ئەو بەرهەمانەی کە خواستی جوتیارانی ئێمە بووە لە ناو خاچی ئێمەدا توانراوە بەرهەم بهێنرێ ئێمە دەبێت قۆناغی یەکەم بڵێن ناونیشانی کۆمەڵگە کشت و کاڵیەکە بۆ هەرێمی کوردستانی خۆمان بگەڕێنینەوە چکە بەڕاستی ئێمە کۆمەلگایکی کشت و کاڵی بووینە بەڵام بە حکومی ئەوەی کە دواتر یعنی لە دوای بۆ نمونە ڕاپەڕینەوە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینە یەک لە دوایەکەکان خۆت دەزانی ئەمە ئاعترافێکە کە هەمومان دەبێ ئەو ڕاستیە بخەینە بەر دەمی خەڵک و خەڵکیش دەیزانێ ئەتیماد لەسەر بۆ نمونە سێکتەری نەود بۆ بە دەرەجەی ئەساسی کە کاری لەسەر کراوە تا ئەو کاتی ینی تا ئەو کاتی کە نەوتیش دۆزراوەتەوە زیاتر خەڵک کە هاتووە بۆ نمونە لە سێکتەری گشتیدا دەستبەرداری کاری چاندن بووە دەستبەرداری کاری شوانکاری و بەڵێ گوندەکان چۆڵ کراوە بەتەکی خەڵکی لەسەر دامەزراندن بووە یعنی زۆر جاری وە هەبوو ئێمە بەرجۆمان دەکەوت دەیانوت بۆ نمونە ئێستا ئەگەر کەسێک مەڕووماڵاتی هەبێ شوانێک نییە یعنی مەڕووماڵاتەکەی بۆ بەخێوکە ناچار بوون زۆر کەس خانەوادەی عەرەب یان مەسەلەن لە وڵاتێکی دیکەەوە خەڵکیان دێنا بۆ ئەوی مەڕووماڵاتەکەی خوانی پێ بەخێوکەن ئێمە دەبێ ئەم نەهجە بگۆڕینەوە ئێمە دەبێت دەست پێکراوە بەڵێ بەتەکید ئێمە دەبێ ئەو نەهجە بگۆڕینەوە ئێستا ئێمە هەندێک هەنگاوی ترمان ناوە لە وەزارەتی کشت و کاڵ ئێستا ئێمە سەرقاڵی ئامادەکارینە بۆ ئەوەی کە ئێمە ساڵانە جوتیاری نمونەی دیاری بکەین ئەوانەی کە گرنگی دەدەن و ڕێزلێنانێکی شایستەیان بۆ بکەین بۆ ئەوەی کە بتوانین تەشجیعی خەڵک بکەین بچێتەوە گوندەکانی خۆی وەلەو نێوەندەشدا من ئەزمونێکی زۆر جوانم لە وڵاتی پۆلۆنیا بینی یعنی بەڕاستی سیرم کرد لە پۆڵەندا بۆ نمونە یعنی گوندی گەشتیاری کشت و کاڵیان دامەزراندە بوو یعنی من بۆ خۆم ڕۆشتم لێکێک لەو خانەوادانەی کە خانەوادەیەکی کشت و کاڵی بوون
ڕستورانتێکی جوانیان بە بەرهەمە خۆماڵیەکان دروست کردبوو بەڵە بە تەکید هەم گەشتیاری یعنی ڕئیسی ئیقلیمەکە خۆی بانگهێشتی ئێمە کروتی با بچین لە یەکێک لە ماڵی ئەو خانەوادانە نان بخۆین کە ڕۆشتین ماڵێکی خۆش و خواردنی بڵێن تایبەتمەندی خۆیان کللتوری خۆیانیان بۆ ئێمە حاضر کردبوو بەڕاستی نەریتێکی جوان بوو یعنی ئێمە دەبێت گرنگجی بەو بابەتانە بدەین بۆی خەڵک تەشجیع بێ بچێتەوە لادیەکان و دەست بکاتەوە بەکاری کشت و کاڵی ئێمە کە توانیمان ئەوە ئەنجام بدەین من دڵنیایی دەدەم کە ئێرە باشترین سەبەتەی خۆراکیە نەک بۆ عێراق بەتەنها بۆ ناوچەکەش بە شێوازێکی گشتی و بۆ ئەو مەبەستەش ئێمە ئێستا سەرقاڵی پەیوەندیکردنین لەگەڵ کۆنسڵگەری وڵاتان بە تایبەتی وڵاتانی خەلیج و وڵاتانی کلێمانەوە نزیکن بۆ ئەوەی کە ئێمە کۆنتاک بکەین لە هەناردەکردنی بەشێک لەو بەرهەمانەی کە ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستان لە پێداویستی خۆمان زیادە بەگەر خانەمە کاتی بەرنمەکەم تەواو بوو زۆریش مەبەست بوو قسە لەسەر ساکردنەوەی گەنم بکەم بەڵام لەگەڵەوەش پرسیاری تر زۆرە یعنی زوتیارانی ئێستا سیرمانەکەن بینێرا سیرمانەکەن لەسەر بەروبوومی تری کشت و کاڵش پرسیاریان هەیە من بەم پرسیارە ئیکتیفا دەکەم کە لەلایەن زوتیارێکەوە هاتووە نووسیوەتی لە دەشتی شارە زور ئێستا وەرزی پێگەشتنی پیاز و کوڵەکە و پەتاتەیە بەڵام زوتیارانی سنوورەکە زۆربیان بەرهەمەکانیان ناسنەوە بۆهۆی ئەوەی کە هیچ پارێک ناکات تەنانەت پارێک لێکارانیش دەرناهێنێتەوە بۆیە بەشێک لەم زوتیارانە بڕیاریان داوە هەروها بەرهەمەکانیان بەڕەڵا بکەن ئەمە جگەلەوەی لە دەشتی شارە زور و هەڵەبجا زوتیارێکی زۆر با بڵین لە ساکردنەوەی بەرهەمەکانیان کێشیان هەیە با بڵین لەگەڵەوەشدا ڕێگری لە هاوردەکردنی بەرهەمەکانی وڵاتانی دراوسێ نەکراوە ناتوانین ئەو بەروبوومانە کاڵ بکەینەوە ینی ئەمەوێت کۆمنتی تو وەڵامی تۆ لەسەر ئەمە بۆ نەکرد بۆ شارە زور و هەڵەبجا بۆ تێکرای زوتیاران لە هەرێمی کوردستان بزان کاگڕگەست طبعاً ئێمە ساڵانە ڕۆژنامەی کشت و کاڵی دادنین لە وەزارەتی کشت و کاڵ بەپێی ئەو ڕۆژنامە کشت و کاڵیە کە دواتر دەینێرین بۆ وەزارەتی بازرگانی بۆ وەزارەتی دارایی و گومرگەکان ئێمە ڕێکاری یاسایی دەگرینە بەربەرامبەر بە هاوردەکردنی هەندێ بەرهەم بۆ نمونە لە ینی بۆ نمونە ئێستا بەرهەمی خەیار ینی قەدەغی لەسرە نایەتە ناو هەرێمی کوردستانەوە پیاز قەدەغی لەسرە نایەتە ناو هەرێمی کوردستانەوە ئەو بەروبوومە سەوزەڵاتانی دیکانە کولەکەیە باینجانە ئەوانە بە بەردەوامی بازێکی زۆریان لەسەردادنین بۆ ئەوەی کە ئینتاجی ناوخۆی خۆمان بڕوە گرفتی ساغ نەبوونەوەی بەرهەمی ئێمە یەکشتە بازاری ئێمە و عێراق دەبێ یەک بازار بێ بەڵام بەداخەوە ئێستا حکوومەتی عێراق وەزارەتی کشت و کاڵی عێراق ئەم درگایی لەسەر جوتیارەکانی ئێمە داخستووە ئێمە لە ڕاستیدا لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانیش ڕاوێژمان کردووە خۆی نووسراوێکی فەرمی ئاراستەی جەنابی سەرۆکوەزیرانی عێراق کردووە بۆی ئەم بابەتانە لەگەڵ یەکتری چارەسەر بکەین بڕیار وایە ڕۆژی چوارشەممە وەزیری کشت و کاڵی عێراق بێتە هەرێمی کوردستان چکە ئێمە چەند جارێک سەردانی عراقمان کردووە وەزارەتی کشت و کاڵمان کردووە بۆ ئەوی بەیەکەوە ڕۆژنامەیەکی کشت و کاڵی موحەد دانین و بازاڕەکانمان بەڕووی جوتیارانی هەردوو لادا کراوە بێ من نامەوێت ئەمەی کە ئێستا دەیەڵم بچێتە بواری کردداری بۆ ئەوەی کە خوازیاری ئەوم کە ناچار نەبین ئێمە ئەو هەنگاوە بنین وەک چۆن ئەوان کە دەرگا لەسەر جوتیاری ئێمەدا دەخەن ئێمە دەرگا لەسەر جوتیاری ئەوان داخین بۆ ئەوی بەرهەمەکانیان نەهێنن من خوازیاری ئەوە نیم بۆیە بە پشو درێژیەوە لەگەڵ هەموو ئەو هۆڵانەی کە داومانە بۆ پاڵپشتیکردنی زوتیارەکانی خۆمان چاوەڕێین ڕۆژی چوارشەمە جەنابی وەزیری کشت و کاڵی عێراق بێتە هەرێمی کوردستان بەیەکەوە لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ کە درگا دەکاتەوە بازاڕە هاوبەشەکان بەڕووی یەکتریدا دەکاتەوە گفتوگۆ بکەین و من دڵنیام ئەو کاتە ئەم بابەتەش چارەسەر دەبێت و من دەمەوێت لێرەشەوە بێڵم کاگڕەگەز لەوانەیە بە درێژایی هەموو کابینەکانی ڕابردوو ئەمە یەکەم کابینە و یەکەم جار بێ وەزارەتی کشت و کاڵ قەدەغە بخاتە سەر هاوردەی زۆر بەرهەم کە نەکراوە لە ڕابردوودا باج بەرز کراوەتەوە بەڵام قەت قەدەغا نەکراوە ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ ئێستا بە بەردەوامی لەگەڵ ئەوەی ئاستەنگیشمان هەیە لەگەڵ ئەوەی ئەمە زەرەر لە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان دەدا تۆ کە قەدەغەت لە خستە سەر بەرهەمێک نەهات یعنی کەواتە باجت کەم کردەوە کەواتە حکوومەت گومرگت کەم کردەوە حکوومەت زەرەر دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا سیاسەتیشەوە بەڵێ لە ڕووی سیاسیشەوە فشارێکی گەورە بەڵێ فشارێکی گەورە دروست دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە توانیمانە خۆمان ڕابگرین توانیمانە پێداگیری لەسەر مووقفەکانی خۆمان بکەین هەموو ئەمانە بۆ پاڵپشتیکردنی جوتیارەکانی خۆمان بۆ لە ڕاستیدا بۆیە ئومێد دەکەم کە جوتیارانی ئێمە ناومێد نەبن وەزارەتی کشت و کاڵ خۆی بە بەشێک لە معانات و لە بڵین خواستەکانی ئەوان دەزانێ و لەوەش مطمئین بن کە ئێمە ئەو پەڕی جوهدی خۆمان دەخینە گەڕ بۆ ئەوەی کە ئاستەنگەکانیش کە زۆر جار من مطمئینم ئاستەنگی سیاسین بۆمان دروست دەکرێن تیان پەڕێنی خاتو بێگەر تاالبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو زۆر سپاس جاری دۆموسێمە لەم پرۆگرامە بەشداری هیوادارم لە پرۆگرامی ترکە پێکەوە بووین کۆمەڵێک پرۆژەی تر
سوبێتەواری جێبەجێکردن کۆمەڵێک لەم کەشانە چارەسەر بێت ئینشاءالله. و کۆمەڵێک کەشێتر تاوتوێ بکەین بۆەوەی پەیمان و وعد بدەن کە ئەمانیش چارەسەر بکەن. ئێشاءالله زۆر زۆر سپاسان دەکەم سپاس بۆ دەرفەت سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد بن خوا ئاگایتان بێت.